بەڵێ ئەوەی ڕاستی بی من تا ئێستا 20 کتێبم وەرجێراوە لە بابەتەکانی ئەدەبی و مێژوو سیاست بابەتە ئەدەبیەکان زیاتر لە ڕۆمانەکانی قادر عەبدوڵڵا بوون و هەروەها ڕۆمانەکانی دان براون. بابەتە سیاسیەکان دوو کتێبی مێژووی گرنگ بوو لەسەر کورد بەردەباز و هەروەها لەسەر سیڤەر. هەرچی بابەتە هەواڵگریەکانە 6 کتێب لەسەر ئیسرائیل. بەڵام ئەوە تازەترین وەرجێڕانمە. ئەم وەرجێڕانەیان بەلای من بەلای زەوقی من بەلای سەلیقەی من بەلای تێگەیشتنی من زۆر جیاوازترە لە کتێبەکانی دیکە. کتێبەکانی دیکەم ئەگەر چ ڕۆمانەکان چ سیاسیەکان بۆ ئەوە بێکە هی بێگانە نووسیویانە و لەسەر کورد نووسیویانە یاخود لەسەر غەیرە کورد نووسیانە هەر ئەزمموی نەتەوەکەی خۆیان سەرکردایەتی خۆیان شۆڕشەکانی خۆیان هێناوەتە بەرباس من بۆ ئەوە وەرجم جێراوە تا ببێتە دەرس و پەن بۆ ئێمە سوودی لێ بینین خوێنەرەکانمان بە تایبەتی سیاست بازەکانمان هەر هیچ نەبێ لە لێهاتووی سەرکردەکانی ئیسرائیل. بەڵام هەرچی ئەم کتێبەیە لە خاصیەتە هەرە لە پێش و دیارەکانی لە خاصیەتە باشەکانی ئەوەیە کورد نووسیویەتی لە کوردیشدا ژنێک نووسویەتی ئافرەتێک نووسویەتی لە بابەتەکەشی نێوەڕۆکەکەشی بە جۆرێک نووسیوە کە تاڕادەیەکی زۆر لەو 30 ساڵی ڕابردوودا لە پاشخانی شکستەکانی شۆڕشەکانی کورد لە هەر چوار پارچەدا هاتووە هەموو دەراوی لە هەموو شکستەکان لە هەموو نوشستیەکان لە هەموو هەرسەکان وەرگرتووە لە هەموو کارەساتەکان وەرگرتووە کوردی بە ژان و ناسۆرەوە نیشانداوە هەروەها کوردی بە هەندێک لایەنی خۆشی کللتوریشەوە نیشانداوە کوردی وەکو کوردستان بێزگە لەمە ئەم کتێبە هاتووە کوردنەوەک هەر کورد خاکەکەی کوردستانیشی بە شێوەیەکی واتە خەڵک و خاکەکەی لە یەک گراوە بە شێوەیەکی زۆر جوان نیشانیەوەی داوە خەڵکەکەی شاکەسەکەی و هەروەها کەسە سەرچەکانی نێو ئەم ڕۆمانە ژنن کە یەکێکیان برایەکەی شەهید دەبێ ئیدی لە دوای شەهید بوونی براکەی تا دەگاتە ڕادەی شەهید بوون و چەند ساڵێک دوای شەهید بوونیش ئەو خوشکەی ئەوەی کە شاکەسی ئەم ڕۆمانەیە لە حاڵەتێکی زۆر ناخۆش لە حاڵەتێکی زۆر بێئومێدی لە حاڵەتێکی زۆر تا ڕادەیەک دەستەوەستان حاڵەتێک بەرەو خۆنەمان بەرەو خۆسووتاندن بەرەو خۆ لە ناوبردن بڕوات بەڵام دواتر تێ هەڵدەچێتەوە ئیدی ڕێگچکەی براکەی دەگرێتە بەر بەڵام بە شێوەیەکی جیاواز چەک و قەڵەم دوانەی خەباتن ئەو لەم ڕۆمانەدا چەک و قەڵەم و کامێرا سینەی خەباتن کە زۆر بە جوانی لە نێو کەسەکانی ئەمەدا دابەش بێتەوە بۆیە ئەم ڕۆمانە ئەگەر ڕۆمانی ژنی کورد بێ بەڵام ژنێکی هاکەزای کورد نییە ژنێکی سادە و ئاسایی کورد نییە بەڵکو ژنێکە لە نێو ژان و ناسۆردا لە نێو دووکەڵ و تەمومشدا دواتر سەر دەردێنێ سەر هەڵدەدا تێ هەڵدەچێتەوە دەبێتە گڕ و دەبێتە مەشخەڵ هەر بۆیەشە ناو نیشانەکەشی بەو شێوەیە کچانی دووکەڵ و ئاگرواتە سەرەتا لە نێو تەمتومانێکدا لە نێو تەمومژاویەکدا لە نێو دووکەڵێکدا لە نێو دنیایان لێ دیار نییە لە ژێر دەستەیی خێزان بنەماڵە ژێر دەستەی قوتابخانە کە بە زمانی بێگانە دەبێ بخودرێ ژێر دەستەی نەتەوەی سەردەست لە وڵاتێک کە شاکەسەکەی تێدا لەدایک دەبێت کە ڕۆژهەڵاتی کوردستانە تا دەگاتە ڕادەی قەیرەی و خۆناسین و کتێبناسین و خوێندنەوە و دیتنی فلیم و زانینی ئەزمموی وڵاتەکانی بێگانە و سەر کەم تا کورتێک لە زانینی زمانی بێگانە بە تایبەتی زمانی ئینگلیزی ئەمە هەمووی دەبێتە پاشخانێکی زۆر جوان بە زانینی مێژووی نەتەوەکەی خۆی بۆ ئەوەی ئەم کچەتەی هەڵبچێت و لە دواتردا بەڕاستی ببێتە مەشخەڵ بۆ دەوروبەری دواتریش بۆ خوێنەری کورد. بەڵێ ڕاستەکەی ئەگەر ئێمە هێڵکاریەک بکەین بۆ ئەو کتێبە چۆن لەکوێ سەر هەڵدەدا و چۆن دەڕوا زۆر ناوازەیە لە دوو شوێنی سەرەکی کوردستان هەردوو شوێنەکەی هەم جێگای کارەسات و مەرگەساتە هەم جێگای بەرخودانیشە شاکەسەکە دایک و بابی شاکەسەکە دای بابی شاکەسەکە لە هەڵەبجەوە دەستنە مەریوانی سەرکەش هەڵەبجەش بە پایتەختی هەنار ناودێر دەکا بنەماڵەیەکی دیکە لە کۆبانەی بەرخودانەوە دەچنە مەریوانی سەرباز لەوێوە دایک و کەس دەستنە مەریوان ئیدی ڕووداوەکان لە مەریوانەوە دەست پێ دەکات ژیان لە مەریوانەوە بە شێوەیەک دەست پێ دەکات بەڵام لەوێ ناوەستێ دەگەڕێتەوە پاشخانەکان پاشخانی هەڵەبجە زۆر بە جوانی چێفەڕاتەکە کارەساتەکە بە جوانی نیشان دەدا پاشخانی کۆبانیش لە وێرانکردن و دواتر لە هەڵسانەوە و لە بەرخودان و لە شەڕ بە تایبەتی ژن
نیشان دەدا دواتر لە ئەنجامدا کە لە مەریوان جێگەیان نابێتەوە ڕووداوەکان ڕوودەدەن بەرەو تاران کۆز دەکەن و بەرەو خوێندن دەڕۆن لە تارانیش جێگەیان نابێتەوە بە حکمی چالاکی سیاسی بە حکمی شەیدکردنی براکەی بۆیە یەکێکیان ڕوو و هەندێران دەڕوات و ڕوو لە کەنا دەکات لێ دەجووسێتەوە ئەم ڕۆمانە دەنووسێ یەکێکی دیکەشیان دەچێتەوە شاخ دەچێتەوە کۆبانی دەچێتەوە لە بەرامبەر داعشدا دەجەنجێ دەبێتە هۆی ئازادکردنی کۆمەڵێک ژنی ئێزیدی هەروەها دەبێتە هۆی ئەوەی بنیادی دروستکردنی گوندی ژنوار لە ڕۆژئاوا کە ئەمە زۆر بەجوانی بۆیە کاتێک کە باس لە کەسایەتیەکانی کتێبەکە دەکات و ئاوێزانی دەکات لەگەڵ سروشت ئاوێزانی دەکات لەگەڵ سێشتی زۆر سەرەکی کە هەم بە میوە و گوڵ و گوڵوکی کوردستان بەناوبانگن بە میوەکە لە کۆبانی زەیتون دەکاتە سیمبۆل و دەکاتە هێما لە هەڵەبجە هەنار دەکاتە هێما و دەکاتە نیشانەکە بە پایتەختی هەناری لە قەڵەمدا لە مەریوانی سەربەرزی شلک دەکاتە هێما و دەکاتە شتێکی نمونەی لە ڕێگەی ئەوانیشەوە کاتێک شاکەسەکە لە کوردستانی ئەودی و لە کوردستانی ڕۆژهەڵات جێگەی ناوێتەوە بە کوێستانەکاندا بۆ کوردستانی باشوور دێت و لەوێشەوە بەرەو هەندەران ڕێگەی هەندەران دەگرێتە بەر حاڵەتێکی زۆر سەیر کە زۆر بە جوانی وەسف دەکات بەنێو کوێستانەکاندا دەڕوا بەنێو مێرجی شلێردا دەڕوا ئەوسا باسی شلێر دەکات شلێریش وەکو ئەو گوڵی کە لەسەر بەرگەکەیە لەسەر بەرگەماکە کەشدا هەیە یەکێک لە کارەکتەرەکانی ناویشی شلێرە دەڵێ شلێر گوڵێکی کوردستانی لە شوێنەکانی دیکە نیە شلێر سنووری ئەو بستۆکەی دژمن ناوی ناوە سنوور حکومام هێمن دەڵێ شلێر ئەو سنوورە ناناسێ نازانێ دانی پێدانانێ لە هەردوو دیوەکە کە بەنێو مێرگدا ڕۆیشتی ئەگەر بە جیۆگرافیابی بەنێو دەوڵەتی ئێراندا ڕۆیشتی لایەکەی دیکەش تورکیا یاخود عێراقا بەڵام بە حکمی خەڵکەکە زمان و ئاخێورانی خەڵکەکە بە حکمی شلێری کوێستا هەمووی یەک کوردستان هەمووی کوردستانە و یەک پارچەیە بەم جۆرە ینی بە تەکنیکێکی نایاب ناوازە جوان خۆش بە ئاسانی دێتە بەردەسوا دەکات کە خوێنەر لەسەری هەڵنەستا و بێ بە پێی ڕووداوەکاندا بڕوە خەڵکێکی زۆری کورد لە دەرەوە لە کوردستانیش کە زمانی بابودایشیان نازانن بە زمانی بێگانە دەنووسن چەند زۆرێک نووسەری کورد هەنە کە بە زمانی بێگانەزن هەیەانە بە تەنیا مێژوو دەڵێ بەڕەچەڵی کوردن هەیەانە دەخۆیان دەڵێن کوردین و بەڵام ناوەڕۆکی کتێبەکانیان کوردی نییە هەیەانە کوردن و ناوەڕۆکی کتێبەکانیان کوردیە ئاواهوما لە هەڵکشاوترین جۆریانە کە کووردە ناوەڕۆکی کتێبەکە خەونی کتێبەکە باگراوندی کتێبەکە پاشخانی کتێبەکە گرەی ڕۆمانەکە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی ڕۆمانەکە هەمووی کوردیە خاچی ڕوودا و ڕووداوەکان و بویێرەکان لە نێو ئەو ڕۆمانەدا هەمووی کوردیە لە نێو ئەو کوردبوونەشدا لە نێو ڕووداوەکانیشدا لە نێو کاراکتەرەکانی نێو ئەو ڕۆمانەشدا ژن سەرقافڵەیە ژن تۆپە ژن بە گیانێکی فێمەنی نیستانە نووسراوە ئەم کتێبە لە ڕاستیدا ئەگەر خەون و خەیاڵی کوردانە بی ئاوا هوما لە مێشیدا بە کوردی بیری کردبێتەوە بەڵام بە ئینگلیزی داڕشتووە بە ئینگلیزی نووسیوێتی بە ئینگلیزیش بۆ خوێنەرانی ئینگلیز زمان لە باکووری ئەمریکا و لە کەنەدا و هەروەها لە بەریتانیا و لە وڵاتەکانی دیکەی ئینگلیز زمان کاتێک کە خوێنەرێکی بێگانە کە خوێنەشی ئینگلیز زمان ئەم کتێبەکە دەخوێنێتەوە ئەگەر پێشتر ناوی کوردی نەبیست بێ ئەگەر پێشتر ناوی وڵاتێکی وەکو کوردستانی نەبیست بێ ئەگەر پێشتر ناوی کوێرەوەری و قوربانیەکانی کوردی نەبیست بێ ئەگەر پێشتر ناوی گوڵوک و خواردن و هەندێک لە کولتورەکانی کوردستانی نەبیست بێ لە ڕێگەی ئەم کتێبەوە وەکو ڕێنمایی نامەیەک وایە کە دەتوانێت بەسەر هەموو ئەو تەگەرانەدا زاڵ بێ هەموو ئەو بربەستانەی لە بەردەمدا تەخت ببن و بە ئاسانی بتوانێت پێناسەی کورد پێناسەی ژنی کورد لێرەدا ژنی ناوماڵ نییە بە تەنیا تەشی ڕێسەکەی وەفایی نییە بە تەنیا بەڵکو ژنێکی کۆڵنەدەری چەک لە شانی قەڵەم بەدەستی فڵچە بەدەستی کامێرا بەدەستە بۆ خۆی و بۆ سلماندنی ناوی خۆی و بۆ ژنایەتی خۆی و لەسەروی هەمووی شانەوە بۆ هاوزمانەکانی و بۆ خەباتی نەتەواتی کورد تێدەکۆش ئەم کتێبە توانیویەتی ئەو حاڵەتە بەرجەستە بکات ئەو حاڵەتی کە هەبووە لە دوای 2014 لە شەڕی داعش لە ڕزگارکردنی ژن و مناڵانی ئێزدی لە دەست داعش لە شەڕی دژی شەمشەمە شوێرەکانی دنیا ئەم کتێبە هاتووە ئەم حاڵەتی بە شێوەیەکی ئەدەبیانە ناسک بە شێوەیەکی سەرنجڕاکێشانە هێناوە بۆ ئەوەی خوێنەری بێگانە ئەگەر لە هەواڵەکان گوێی لێ نەبوو بێ ئەگەر لە کتێبێکی لێکۆڵینەوە سیاست گوێی لێ
نەوی بێ نەی خوێن دەبێتەوە لە تەلەڤیزیۆنەکان راپۆرتی لەسەر ئەم کتێبە بەتەنیا بەسە بەوەی بزانێکە بەرخودانیەتی ژن بە تایبەتی چ ڕۆڵێکی گرنگە لێرەدا بەڕاستی دەبێت ئاماژە بە شتێک بکەین گەڕیدەکانی کورد ڕۆژهەڵات ناسان پێشتر کە باسی کوردیان کردو باسی ئازایەتی کوردیان کردو زۆر بەشی زۆریان باسی میواندارەتی و ئازایەتی کوردیان کردو بەشان و باڵی ئازایەتی بە تایبەتی لەلایەنە نێرینەکە بە پیاویان هەڵداوە بەڵام لە دوای 2014 کە ئەم ڕۆمانەش تەواوکەری ینی نیشاندانی نمایشی ئەو وێنە جوانە و سنجینەیە نیشان دەدا ژنی کورد نەک هەر ژنی ماڵ و هەر لە دەست لە تەشی ڕێسیەکەی وەکو وەفایی دەستڕنجینە بەڵکو لە پرسی ئەگەر هاتوو ناچار بکرێ بۆ سلماندنی خۆی بۆ سلماندنی دەوروبەری بۆ پێداگرتن لەسەر مافەکانی مافەنەتەوەیەکانی خۆی لەسەر کوردبوونی خۆی ئەوە دەتوانێت شان بە شانی پیا و بەڵکو باشتریش بە دیدێکی جوانتر بە دینێکی بەزەیانەتر بۆ هەندێشێت بە دیدێکی بە فراوانتر بە دیدێکی دڵخۆشانەتر بە بەرەو پێشی ژیانە بڕوان لە پێناوی ژیاندا بمرێ بۆ ئەوەی ژیان بۆ دوای خۆی بۆ نەتەوەکەی خۆی بۆ ڕۆڵەکانی خۆی فراهم بکە لەیلاش لێر لەم کتێبەدا کە دووانن لە دووانەی خەباتن نمونەیەکی زۆر بەرجەستن لەیلا لە ڕێگەی کامێرایەکەەوە هەموو شتەکان نیشان دەدا شلێر لە ڕێی چەکەوە بەرەنگاری دوژمن دەبێتەوە و ژنوار گوندی ژنوار نوێ دەکات و دروست دەکات و بەهانەی لێ قەوماوانی کورد و هەروە لێ قەوماوانی دیکەش دێ جێگەی مای خۆشەکە لە مەسلەی ژنوار و لە مەسلەی شلێر و هاو خەباتەکانی شلێر تەنیا هەر کورد تێدا نییە کە وەکو شتێکی حاڵەتەکی بەرزدەستەی ڕۆژ ئەوە بەڵکو خاو خەبات و هاو چەچی شان بەشانی نەتەوەکانی دیکەشیان لەگەڵدادە ئەمە لەم کتێبەدا لە دوتوێی ئەم کتێبەدا زۆر بە جوانی ڕەنجی داوەتەوە و زەغبۆتەوە وای کردووە کە بەم شێوە لە ڕۆژ ئاوا ئەم کتێبەوە دەنگ بداتەوە مقۆمخۆی ئەدەبی لەسەر دروست ببێ لەلایەن چەندین نووسەری گەورە و ڕۆژنامەوەن و هەروەها ڕۆمان نووسان پەسند بدرێ دواتریش بربژێر بکرێ بۆ چەندین پاداشت و خەڵاتی جیهانی پاداشتی ناتلسی ئەمریکیش بۆ کتێب سەبارەت بە پرسی دادپەروەری کۆمەڵایەتی و ژینگەی لەسەرۆر بگرێت کە ئەمە لۆگۆکەیە لەسەر ئەم پشتی بەرجی پشتەوەی کتێبەکەمان دانا. بێگومان ژنی کورد دەتوانێت خۆی بسلمێنێ ئەمە نمونەیە کە ئەم کتێبە نەک ناوڕۆژ کتێبەکە بەڵام کە لە ناوڕۆژ کتێب وەرجەستەی نووسەرەکەی کە بەو تەمەنە بە ژنایەتی خۆی لە غوربەتدا تا ئەم کتێبەی چاپ کردووە بە چاپگەیاندووە 10 ساڵ خەریکی بووە بەڵام بە حەق بۆتە باڵوێزی ئەدەبی کوردی کارێکی زۆر گرنگی کردو زۆر گرنگتر لە هەندێک لە سیاسەکان کە لە ڕووی دیپلۆماسیەوە دەستنە وڵاتن.